وڵا ئازیزانمان بەردەوامی لەگەڵتاندا و لە تەوەریەکەمدا باز لە نەخۆشیەکانی پەلەوەرەکان دەکەین. بزانین ئەو نەخۆشیانی دووچاری پەلەوەرەکان دەبێتەوە و هەروە دەگوازرێتەوە بۆ مرۆڤەکان چین و ئێمە چۆن بتوانین خۆمان پارێزین لێیان. هەروەک کاکداناوەتی هەندێک پەلەوەر هەیە کە بۆ زیینە و جوانی بەکاردێنرێت و ڕادەگیرن، وانێکشان هەیە بۆ خواردن بەکاردێنرن. بزانین ئایا ئەو جیاوازی نەخۆشیەکانە نێوان ئەم دوو جۆرە پەلەوەرەدا چین و ئایا دەکرێت نەخۆشیەکان هەمیشە لە پەلەوەرەکان بگوازرێتەوە بۆ ئێمە یاخود بە پێچوانێشەوە ڕێتێ دەچێت. و گفتوگۆی زیاتر دەکەن و زانیاری وتر لەسەرم بابەتە دەخەینە ڕوو بە میوانداری دکتۆرە چرپە عومەر، پزیشکی ڤێتەرنەری کە لە سۆتێلەکەماندایە. زۆر بەخێر بە دکتۆرە. زۆر سپاس. بەخێر بێ. زۆر سپاس دەکەم. دکتۆر با بزانین ئایا نەخۆشی لە پەلەوەرەکاندا چەند جۆری هەیە و هەموو جۆرە پەلەوەرێک کە دەکرێت بوونی هەبێت دەکرێت دووچاری نەخۆشی ببنەوە؟ بەڵێ، بەگشتی لە پۆلێنی نەخۆشیەکانە توانین بڵێن نەخۆشی ڤایرۆسیمان هەیە و نەخۆشی بەکتریاییمان هەیە و زۆر نەخۆشیشمان هەیە پەیوەندی بە شێوازی بەخێوکردن و نەزانینی بەخێوکردنی پەلەوەرەکەەوە هەیە و زۆربەی زۆری نەخۆشیەکانیش لە وڵاتی ئێمە کە هەیە نەخۆشیە ڤایرۆسیەکانن، چکە ساڵانە لە کاتی گۆڕینی کەشوهەوایە خۆت بە تایبەتی ئەم ماوەی پێشوو بە بۆنەی خۆڵبارینەوە بڕێکی زۆر لە نەخۆشیە ڤایرۆسیەکان لە جنوبەوە بە تایبەتی گوازراوەتەوە بۆ لای خۆمان بە تایبەتیش بۆ کێڵگە پەلەوەریەکان زەرەرزیانێکی زۆری دروست کردووە. باش دکتۆرە، زیاتر ئەو پەلەوەرانە تووشی ئەم نەخۆشیە بەکتری و ڤایرۆسیانە ئەبن کە ڕائەگیرن بۆ دوایی بەکارەهێنرن بۆ خواردن بۆ هێلکەکردن بۆ هەر بابەتێ بێ کە مرۆڤ سوودیان لێوەرەگرێ، یان ئەوانەی کە وەکو زیینە ناسکن بۆ جوانی لە ماڵا لە ئۆفیسا بەکاردێ، کامیان زوود ینی زیاتر معڕەزم بۆی تووشی نەخۆشی ببن؟ بەگشتی ئەو پەلەوەرانی کە لە کێڵگە پەلەوەریەکانان واتە مریشکی دەواجن زۆر ناسکترە لە ڕووی بوونیەتەوە، چکە ئەو شوێنی کە تیا بەخێوەکرێ شوێنێکی داخراوە لە هەموو ڕوویەکەوە چی پلەی گەرمی بێ چی شوێنەکەی بێ کۆنتترۆل کراوە. بەسیترین کێشە لە پلەی گەرمی یاخود لە هەواگۆڕکی ئەو شوێنەیە دروست ببێ ڕاستەخۆ پەلەوەرەکە نەخۆشەکەوێ. بەڵام بۆ تەیری زیینەیان تەیرە جوانیەکانی کە لە ناو ماڵ بێ لە ئۆفیس بێ یاوتر مریشکی کوردی بەڵێ یا مریشکی کوردی لە ژینگەیەکی کراوەیە تا ڕادەیەکی زۆر خۆی خۆگونجاندن لە جەستی خۆیان دروستەکە لەگەڵ ئەو شوێنەیە، ئەمە شووە ئەکات معڕەزی کەمتر بێ بۆ نەخۆشیەکان. باشە دکتۆرە، هۆکارەکان چین بۆ ئەوەی پەلەوەرێک دووچاری نەخۆشی بێتەوە؟ چه هۆکارێکی کاریگەری لەسەری هەبێت؟ بەگشتی یەکەم شتۆ کووتمان شێوازی بەخێوکردن، چکە بە تایبەت لە کێڵگەی پەلەوەریە ئەساسی ترین شت بۆ مانەوەی ئەو مریشکە بە تەندروستی و سەلامەتی پلەی گەرمی دیاری کراوە و لەگەڵیشیا بوونی هەواگۆڕکەیەکی زۆر باشە. کاتێ لە پڕ ئەم مریشکە گەرمای ئەبێ یا سەرمای ئەبێ لە قاعدەوە جنەچکە هەموو شتێک کۆنتترۆل کراوە ڕاستەخۆ تووشی نەخۆشی ئەبێ. بۆ ماڵانیش بە هەمان شێوە نەخۆشیە ڤایرۆسیەکان زۆر تەئسیری لەسەر دروستەکە کە ئەویش وا پێویستەکە 3 مانگ جارێ هاوڵاتیان کوتانی بەردەوام بکەن بۆی بەدوور بن لەم نەخۆشیانە. زۆر کات گۆڕانی وەرزەکان نەخۆشیان بۆ دروستەکە بە تایبەتیش سەرەتای وەرزی پاییز و لەم کاتەشە کە جەو بەرەو گەرما ئەڕوا گەرما مەناعی جسمیاندا ئەبەزێنێ، لەم حاڵەتەیە زیاتر نەخۆشەکەون. لەناو ئەوانی شاپەتابوونی هەیە لە وەرزەکانە. بەڵێ ئەرەوڵا زیاتر توش بە ئام باڵندەکان تووشی بەکتریەکانە بنیا ڤایرۆسەکان؟ بەعام ڤایرۆسیەکان زیاترە، بە تایبەتیش نەخۆشی نیوکاسڵ و ئەنفلۆنزا و ئایبیمان هەیە. ئەم سێ ڤایرۆسە بە حکمی ئەوی پەلەوەرێکی زۆر هاوردە ئەکرێت لە وڵاتانی ترەوە و لە هەمان کاتیشاوکو وتم ئەم خۆڵبارینەش تەئسیرێکی زۆر خراپی لەسەر دروست کردوون. نەخۆشیەکەی بە ئاسانی نەقڵ کردووە لە هەموو کێڵگە پەلەوەریەکان و حتا لە مریشکی ماڵانیشە. یعنی کەواتەم خۆڵبارینە جگەل لە ڕووی ژینگەی و تەندروستی بۆ مرۆڤ تەنانەت بۆ ئاژەڵ و پەلەوەریش زیانی هەیە؟ بەڵێ بە دڵنیاییەوە. باشە نیشانەکان چین بۆ ئەوەی کاتێکە پەلەوەرێک دووچاری نەخۆشی ئەوێتەوە مرۆڤ هەستی پێ بکات کە ئەم پەلەوەرە نەخۆش کەوت و پێویست چارەسەر وەربگرێت؟ وەکو ئەزانین ئەو وەکو ئینسان نییە کە بۆ منە خۆی بڵێ من نەخۆشم، بەس کۆمەڵە نیشانە هەیە. یەکسەر ڕاستەخۆ کە تۆی بینی ئەزانی ئەم پەلەوەرە نەخۆشە. یەکەم شت خواردن ناخوا و بێتاقەت ئەبێ، بە تایبەتیش لە تەیری جوانی ماڵانە کۆکتێل بێ غۆندور بێ ئەم بابەتانە ئەچێتە شوێنێکە و کز و بێتاقەت ئەوە سیانی وەکو جاران یاری ناکە وەکو جاران نایەت و ناڕات و
خواردن ناخوا ئەمە یەکەم نیشانەیە ئەتوانین بڵین پاشان لە ڕێی ڕەنگی پیساییەکێ و لە ڕێی کۆمەڵێک نیشانی تر لەوانە کۆکەی هەیە قەرخە و پژمەی هەیە یاخۆت هەنێکات ئەکەوێ بە ئەرزانات توانێت بچوڵێ ئەمانە هەمووی نیشانن بۆی کە پێمان بڵێ ئەم پەلەوەرە نەخۆشە و پێویستە بە زووترین کات چارەسەر وەربگرێت. باش لە نێوان بەکتریا و ڤایرۆسەکانە نەخۆشەکانە لە پەلەوەرە کامیان کوشندەترە یەک دوو ڤایرۆسەکان لە مرۆڤ ئەگوازرێتەوە لە نێوان مرۆڤێ بۆ مرۆڤێکی دیکە لە پەلەوەری شاوایە ئەگەر دوو پەلەوەر لە شوێنێکا بن تووشی یەکێکان تووشی نەخۆشیەکی ڤایرۆسی ببێ معڕەزە بۆی بگوازرێتەوە بۆ پەلەوەرەکەی دیکەش؟ بەڵێ بەگشتی نەخۆشیە ڤایرۆسیەکان بەتایبەت نیوکاسڵ ئەنفلۆنزا ئەم دوو نەخۆشیە لە پەلەوەر و باڵندە زۆر کوژەرە بۆیە کوتان زۆر زەرورە ئەنجام بیرێ بۆی دوو بێ لەم نەخۆشیانە پێش وەختە بەڵێ پێش ئەوەی کە تووشی نەخۆشیەکە ببێ لەبەرەوەی کاتێکە ئەو پەلەوەرە توش ئەبێ ئەگەر کوتانی بۆ نەکرابێ نەخۆشیەکە ئەوەنە بە قووەتە ڕێگە نایە مەناعی جسمی خۆی بەرگری لەو نەخۆشیە بکات ڕاستەوخۆ ئەیکوژێت و بێگومان هاوشێوەی ئینسان لەبەرەوەی حاڵەتەکە ڤایرۆسیە زۆر بە ئاسانی لە پەلەوەرێکەوە بۆ پەلەوەرێکی تر ئەگوازرێتەوە بۆی لەو کاتانەیە زۆر زەرورە هەر کەسێک تێبینی حاڵەتێکی ڤایرۆسی کرد یەکسەر هاوشێوەی مرۆڤ کەرەنتین بکرێ ئەوەی کە نەخۆشە جا بکرێتەوە لە ساخەکان. باشە ئەو نەخۆشانەی کە تووشی پەلەوەرەکان ئەبێتەوە زیاتر کام نەخۆشانەیە کە دەگوازرێتەوە بۆ مرۆڤیش؟ بەگشتێت توان بڵێ ئەو نەخۆشیانی لە ڕێی پەلەوەرە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ زۆر کەمن بە خۆشحاڵیەوە چەند جۆرێکی زۆر کەم هەیە لەوانە سالمۆنێلا و کۆمپایلۆبەکتەرمانەیە ئەمانیش لە ڕێی گۆشتەکەیەوە ئەگوازرێتەوە واتە ڕاستەوخۆ لە ڕێی بەرکەوتەی ئەو پەلەوەرە بۆ ئێمە ناگوازرێتەوە ئەم دوو نەخۆشیەش هەردووکیان کاتێ ئەگوازرێتەوە کە ئەم پەلەوەرە خۆی نەخۆش بوو بێ و دوای سەربڕین ئەو کەسە ڕاستەوخۆ بەرکەوتی لەگەڵ گۆشتەکەی هەبێ بە تایبەتی خانمان لە ماڵەوەیە ئەو کەسانی کە مریشک چاک ئەکەن بەرکەوتی زیاتریان ئەبێ بۆ ئەم نەخۆشیە وا باشترە بە دەستکێشەوە بکرێ و ئەگەریش گومانی نەخۆشیەکەی هەبوو زۆر بە جوانی ئەو گۆشتە بکوڵێنرێ لەبەر ئەوەی چی سالمۆنێلا بێ کۆمپایلۆبەکتەر بێ لە پلەی گەرمی بەرزە لە ناو ئەچێت و هیچ کێشەیەکی نامێنێت کاتە هەم بە بەرکەوتنی گۆشتەکە و هەمیش بە خواردنەکەی دەگوازرێتەوە؟ بەڵێ بێگومان بە تایبەتی ئەگەر گۆشتەکە جوان نەکوڵێنرابێت هەم کوڵاندن هەم ینی سەرەتاش پێش کوڵاندنیش چەند سەعاتێک لە سەلاجەیە بێدەن ئەگەر نەشی بەستێوانە لەو پلێشە هەندێک لەوانێ بەکتریا و ڤایرۆس لە ناو بچوانە بەتەئکید ئێمە دائیمەن بە خەڵکی ئەڵێن گۆشت سەرەتا نابێ یەکسە ڕاستەخۆ بخرێتە فرێزەرەوە ئەبێ فرێش بێ بۆ ماوەی 10 بۆ 12 سەعات لە بەشی خوارەوەی سەلاجە دای بنێ چکە ئەچێتە پرۆسەیەکەوە ڕێگار مۆرتسە هەم تامی گۆشتەکە خۆشترە بێ هەم لەو پلە گەرمیەیە مەجموعەیەکی زۆر لە بەکتریا و ئەو موادە زیان بەخشانی لە ناو گۆشتەکان ناچالاک ئەبن واتە ئەمرن کەواتە هەم لە ڕووی تامەکەەوە تامێکی خۆشتری ئەبێ هەم لە ڕووی سەلامەتی و تەندروستیشەوە زۆر سەلامەتترە بێت. دکتۆرە ئێمە باسمان کرد ئەو نەخۆشیانی کە لە پەلەوەرەوە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ فەرمووت زۆر کەمن. باشە نەخۆشیمان هەیە لە مرۆڤەوە بگوازرێتەوە بۆ پەلەوەر بۆ نمونە بە تایبەت ڤایرۆسیەکان هەڵامەت بێ هەر جۆرێکی ئەنفلۆنزا بێ یا هەر جۆرێکی نەخۆشیکی ڤایرۆسی بێ ئەم کەسە لەگەڵ پەلەوەرەکەی خۆی کە لە ماڵەوە گەرزینێ ئەژی یان لەو کێڵگەی کە خۆی مریشک و قاز و کەڵەشێر و مراویها ئەمانە بەخێوە کاگە خۆی نەخۆش بێ بچێتە ناو ئەوانەوە هەر بەڕاست لە مرۆڤەوە نەخۆشیە گوازرێتەوە بۆ پەلەوەر؟ یەک نەخۆشی هاوبەشمان هەیە کە ئەو نەخۆشیە زۆر کوژەرە گەربیرتان بێ ساڵانی پێشوو هەموو پەلەوەری سنووری کوردستان لە ناوبرا H5N1 ڤایرۆسی ئەنفلۆنزای گوێزەرەوەیە لە نێوان مرۆڤ و پەلەوەرە هەیە بەڵام ئەتوانین بڵێن چەند ساڵێکی زۆرە ئەو ڤایرۆسە نەماوە من لە مرۆڤ بۆ پەلەوەرەکەیە تقریبا توان بڵێن بە پێچوانەوە کە لە پەلەوەرەکەی هەبێ ڕاستەوخۆ بۆ مرۆڤ گوازرێتەوە بەڵام هیچ نەخۆشیەکی وانە تا ئەم دەقەیە کە لە مرۆڤ بۆ پەلەوەر بگوازرێتەوە لەبەر ئەوەی چی ڤایرۆس بە یا بەکتریا بێ ئەبێ شێوازێکی تر بێ خۆت خۆی بگۆڕێ بە شێوەیەکی تر لە پەلەوەرەکە دروست ئەبێ بۆ نمونە کۆرۆنا کە لە ئینسانە بڵاو بۆوە ئێمە هەمان ڤایرۆس بەڵام بە شێوازێکی تر لە پەلەوەرە هەمانە بەڵام مۆزوعەکە ئەوەیە شێوەی خۆی ئەگۆڕێ ینی بە هەمان نیشانە و هەمان نەخۆشی
دەرناکەوێت کابل لە مرۆڤ ناگوازرێتەوە ناگوازرێتەوە بەڵام پێچەوانەکەی هەیە بە تایبەتیش ئەنفلۆنزای کوژەر کە ئەوەش سوات بخوا لای خۆمان چەند ساڵێکی زۆرە نەما و تۆمار نەکراوە. باشە دکتۆر باسی کوڵاندنت کرد. کوڵاندن بۆ هەموو جۆرە پەلەوەرەکان دەبێت چەند خولەک بێت و بە چ شێوازێکیش بکوڵێندرێت. ئایا پێش ئەوەی گۆشتەکە بشۆردرێتەوە بکوڵێندرێت یاخود دوای ئەوەی کە شۆرایەوە؟ خۆی هەموو توێژینەوەکان پێمان ئەڵێن کە گۆشت نەشۆڕێتەوە باشترە لەبەر ئەوەی کاتێک کە خاو ئەبێتەوە بەشێکی زۆر لە ڤیتامین و موادە چوبەخشەکانی لەگەڵ خۆیان لەگەڵ ئاوەکەی ئەڕوە بۆیوا باشترە کە دەرهێنا دوای ئەوەی بە تەواوەتی خاو بۆ ڕاستەوخۆ لێ بنرێت بکوڵێندرێت بەڵام کوڵاندنەکە نابێ پلەیەکی گەرمی زۆر بەرز بێ چکە ڕاستە پێویستەکات زۆر بکوڵێنرێ بەڵام نابێ پلەکەی زۆر بەرز بێ لەبەر ئەوەی سوودی گۆشتەکە زۆر کەمەکاتەوە بۆ ئێمە. پێویستەکە هەرێک جار بکوڵێندرێن دووجار پێویستەکە بکوڵێندرێت؟ یەک جار بکوڵێندرێت کافیە بەڵام بگاتە ئەو حەدێک کە بە تەواوەتی گۆشتەکە کوڵابێت و هیچ کێشەیەکیش بۆ خۆمان دروست نەکات. باسی شتنەوەی گۆشت کرا هەر لەم بەرنمەیە ئێمە لەگەڵ پزیشکێکی پسپۆرە باسمان کرد تۆزێک لای خەڵک ینی هەڵک مەسجەکە گەیشت بە خەڵک ینی هەروی جەناب وتێ تەوەن گۆشتی بەستوو کەی کاتەوە خاوێکاتەوە لەبەر چایمتوە ئەڵی خوێناوەیە هەموو پرۆتینەکەیە هەمووی ڤیتامین و پرۆتینەکە دکتۆرەکەوتی نابێ ئەوە ئەسڵەن نەبڕژێنرێ هەبێ ئەو بکەیتە قابلەکە و بخورێ خەڵکی چۆن خوێن بخۆین خۆی ئەمە یەکەم غەڵەتەکە بەس منەوە پرسیارەکە بە دیوێکترەکەم لەسەرەما گۆشتی فرێشکەی کڕین ئەو باسی بەستوت کرد نەشۆرێتەوە هەر بەڕاست گۆشتی فرێشیش کە چ پەلەوەر بێ یان ئەمڕۆ باسی پەلەوەرەکە بەڵام حەزەکە مادەم جەنابرێرەی لەسەر گۆشتی سووریش حیوانش قسە بکەین ئەویش بشۆرێتەوە یان نەشۆرێتەوە؟ هەردوو گۆشتەکە نابێ بشۆرێتەوە چکە کە تۆ ئەیشۆیتەوە بەشێکی زۆر لە پرۆتین و ڤیتامینەکەی ئەڕوا لەگەڵ ئاوەکەیە و بەرکەوتەی ڕاستە خۆشی بۆ دەستی خۆتە بێ و کاتە ئەگەر نەخۆشیێکیش هەبێ بۆ تۆش نقڵ ئەبێتەوە ینی هەم سوودی گۆشتەکە کەمە بێتەوە هەم بۆ خۆشت زیانی دکتۆرە تۆکو کەبانویەک ئەم ڕێنمایە جێبەجێەکە یان ئافرەتان قەناعەت ناکەن هەر گۆشتە شۆڕن من خۆم نایشەمەوە بە هیچ شێوەیە حتا ئەو کاتەش کە دای ئەنم خاو ئەبێتەوە ئەو ئاوەی کە هەیەی لەبەرەوەی چی ڤیتامین چی پرۆتینەکان زۆر کە خەڵک وازانەوە خوێنەوە ئەوی وازان کە خوێنەوە پێکاتەکان زۆر ناسکە ینی بەستن بێ گێرمکردن بێ خاوبوونەوە بێ هەمووی لە ناوی ئەبا ئەو پێکاتەیە بۆیەوە باشترە بزە بدوەکو ئەوەی کە ئەو دکتۆرە بەڕێزە ئاماژەی پێاو بخرێتەوە ناو مەنجەڵەکە و بخورێ و بەی شێوەیەکیش پێویست بە شۆردنەوە ناکات مەگەر سەرەتا کە تۆ ئەو مریشکە لە لای ئەو کەسانە ئەهێنی کە مریشک چاکەنیان لە دوکانی مریشک فرۆشەکانە احتیمالە پەڕێکی پێوە بێ یان احتیمالە ئەلەفی پێوە بێ خواردنەکەی پێوە بێ یەک جار بشۆرێتەوە دوای ئەوە بە هیچ شێوەی پێویست ناکات. باشە دکتۆرە جۆری ئەلەف چ کاریگەریەکی لەسەر پەلەوەر هەیە و پێویستە پێکاتی ئەلەفەکە چی بێت بەپێی تەمەنی پەلەوەرەکەش گۆڕانکاری بەسەردا دێت؟ بەڵێ بێگومان ئەلەف ئەتوانین بڵێن ئەساسی ترین شتە بۆ پەلەوەر چکە ئەگەر خراپ بێ کاریگەری لەسەر هەموو جسمی پەلەوەرەکە دروست ئەکا بە تایبەتیش ئەگەر بێت و باسی کەڵگە پەلەوەریەکان بکەین چکە مریشکی ماڵان کەمتر بە بەرنامە ئەلەفی پێ ئەیرێ هی ئەوان لە تەمەنی یەک ڕۆژی تا 18 ڕۆژی جۆری ئەلەفەکان ڕقم یەک ئەبێ کە تایبەتە بێ بەو تەمەنە لە 18 بە دواوە ئەکرێ بە ڕقم 2 هەتا نزیکی 35 بۆ 40 تەمەنی چونکە بوونیەتی جسمیانی خی گەورەوە دروستی کردووەکە ئەو پێک هاتە ئەلەفە ئەبێ بۆ شێوازە بێ اینجا ئیسفادەی لەکە لە تەمەنی گەورەتریش بە هەمان شێوە بەس زەرورترین شت و ئەساسی ترین شت بۆ پێکهاتی ئەلەف پرۆتینە لەگەڵ ڕێژەی وزە کاربۆهایدراتەکان چەوری پاشان ڤیتامیناتەکانە چکە بە حکمی بوونی ئەو پرۆتینە لە ناو ئەلەفەکە ئەم پەلەوەرە گەشەی زیاکات ئەو ئەلەفەی کە ئاماژەت بێکە ڕقەمێک و ڕقەم 2 لە چ تەمەنێکدا زیاتر پرۆتین دەدرێت بە پەلەوەرەکە و ئەو پێکاتانێکە باست کرد زیاتر لە تەمەنی سەرەتایە لە یەکەم ڕۆژ تا 18 ڕۆژ ڕێژەی پرۆتینەکەی بەرزترە نزیکەی گاتە 122 لەبەر ئەوەی پەلەوەرەکە بچووکە پێویستی بە ڕێژەیەکی زیاتر پرۆتینە بۆی زووتر گەورە ببێ و لە هەمان کاتا ئیسفادەی باشتریشی لێ بکات چکە ئێمە ئەو قسەیە تا ڕادەیەکی زۆر بە غەڵەت گەشتۆ بە خاوەن کێڵگە پەلەوەریەکان و حتا بە هاوڵاتیانیش
ئەو پرۆتینەی کە لە ناو عەلەفایە ڕێژەیەکی دیاری کراوە چۆن مناڵی ساوا پێویستە شیر وەرگێ لە سەرەتای تەمەنیە ئەمیش بە هەمان شێوە بەبوونی ئەو پرۆتینە گەشە ئەکات و گەورە ئەبێ شتێک نییە کە بڵێ زەرەر لە جسمی ئینسان با بۆ دواتر کاتێک کە ئەو گۆشتە ئەخۆی ئەمەگە بە ستاندار میدرێتی ئاخەوەنی طبعاً بە ستاندارد چکە ئێمە بۆ باسی کەڵگەی پەلەوەریمان کرد لەبەر ئەوەی لای ئەوان هەموو شتێ بە یاسایە ڕۆژانە بەپێی تەمەنەکەی بەو یاسایە جەدۆلێکیان هەیە عەلەفەکەی بۆ دیاری ئەکەن کە پێویستە لەم بڕە زیاتر نەخوا بە هیچ شێوەیە. دکتۆر ئێمە لەسەر نەخۆشیەکان قساکەین من یەک دوو پرسیارمێ ئاسایە لەسەر باهای خۆراکی ینی لە شارەزایی ئێوە هەیە قسەی لەسەر باش با بەعام پرسیارەکە بکەم پەلەوەرەکانی کە بۆ خواردن ئەشەلوک و مریشک و قاز و قەل و مراوی ئەمانە کامیان باهای خۆراکی لە هەمیان بەرزترە یان ئەگەر تۆ پۆلێنیانکەی کامیان باهای خۆراکیان باشترە ئەگەر پۆلێن بکرێ قەل و قاز بە دەرەجەی یەک بەهای خۆراکی و پرۆتینەکەی لە هەمووی بەرزترە بە تایبەت قەل هەموو سەرچاوەکان پێوان ئەڵێن ئەو پرۆتینی لە قەلایە هاوشێوەی ئەو پرۆتینەیە کە لە گۆشتی گوێرەکەیە هەیە ئەمەش واکە کە بەهایەکی زۆر زۆر بەرزی هەبێ ئەگەر دیقەت بێ لە کاتی لێرانە چەورێکی زۆر زۆریشیان هەیە ئەو چەوریش چەورێکی سوودبەخشە بە هیچ شێوەیە هیچ زیانە بە هیچ کەسێ ناگەێنێ لە کاتی خواردنە ئەمە قەل باش لە ناو مریشک خۆی جیاوازی هەیە لە نێوان کەڵەشێر و مریشک لە ڕووی بەهای خۆراکیەوە جیاوازێکی ئەوتۆنیە بەڵام عادەتەن کەڵەشێر زیاتر ئەخوا ئەو کاتە گۆشتێکی زیاتر ئەگرێ ئەتوانین بڵێن ئەمەش کاریگەری لەسەر پێکاتی گۆشتەکەی دروست دەکات باش دەبا هەر لەسەر مریشک ئەنجا چ بەشێکی مریشک ڕان سنگ باڵ هەر شوێنێکی بڵین ئەوەی کە ئەخورێت ئافرەتان زۆران حەزیشان لە قاچە چ بەشێکی مریشک لە ڕووی بەهای خۆراکیەوە باسەکەم باشترین بەشێتی لە ڕووی بەهای خۆراکیەوە تەبعاً هەر بەشە و بۆ شوێنە زۆر زۆر باشە بەڵام سەلامەتترینی سنگی مریشکە و قاچی مریشکیش لەبەرەوەی ڕێژەیەکی زۆر لە کۆلاجینی تایە زۆر زۆر باشە هەم بۆ ئێسقان هەم بۆ مانەوەی پێست بە جوانی و بەگەشاوی بەس من ئەو فەنەتێ ناگەم بۆ ئافرەتان زیاتر حەزان لە قاچی مریشکە ناڵم پیاو نایخوا بەس بە زۆری ئافرەت حەزی لە قاچی نازم وایە یان نا وایە چکە ئافرەت زیاتر احتیمام بە پێست و بە جاڵەکەدانا من ئەوەی براکەم و قاچی مریشکە کەسمان بەس بەعام لە ماڵانە هەر ئافرەت قاچی مریشک زیاتر وایە دکتۆرە باست کردوتە سەلامەتترین بەشی مریشک سنگەکەیەتی باشە بۆچی بەشەکانی تر ئەوە بە سەلامەت تێڕوانینی بۆ ناکرێت بە تایبەت باڵەکەی کە باز لەوە دەکرێت کاتێکە کوتانی بۆ دەکرێت دەدرێت لە باڵەکەی دەرزێکەوە ئەو بەشەی سەلامەت نییە بخورێت ئایا ئەمە ڕاستە یاخود هۆکارەکان چینکەواکات سەلامەتترین بەشی سنگەکەی بێت هۆکارێکی ئەوە سنگ ڕێژەیەکی زۆر زۆر کەم چەوریتیایە زیاتر ماسولکە و ڕیشاڵ و پرۆتینە و بەشەکانی تری بەعام بە تایبەت پێست دواتر منتیقەی باڵەکەی پاشانڕانەکەی ڕێژەیەکی زۆر چەوریانتیایە ئەم چەوریە ئەگەر لە حەدی خۆی زیاتر بخورێ بێگومان زیان دروستەکە بە تایبەتیش بۆ کەسانی کە کێشەی چەوریان هەیە یاخۆت خوانەخواسەوانی کە جەڵدەیان لێیابێ بۆ ئەم حاڵەتانە نابێت زۆر بەکاربێنرێ و ئەو چەوریەش کە لە جسمیان هەیە پێویستە بە ڕێژێکی دیاریکراو بخورێ نابێت زیاد لە حەدی خۆی بخورێ بۆ دەرزیەکەش بە هیچ شێوەیە دەرزی لە باڵی پەلەوەر نایرێ جاتۆوەرە بیخەرە بەرچای خۆت دەواجینێک چەند بەعام چەند جوچکی هەیە چەند مریشک لە خۆگرێ بۆ نمونە من قام هەیە 80,000 80,000 یەک بێک بێنە دەرزی لە باڵی بەمە پسەنە تەواو بێ پێستەکەی بەرزەکرێتەوە ڕاستەخۆ کرێتە ژێر پێستەکەیەوە چکە دەرزی لە باڵبیرێ هەر ئیش ناکە بە تایبەت دەرزی کوتان زیاتر ئەخرێتە ژێر پێستەکەیەوە یا ڕاستەخۆ لە گۆشتی سەرسنگی ئەیرێ بەڵام سەتی قاعی دەواجنەکان لە ژێر پێستەکەی بەکارهێنرێ بۆ مریشکی ماڵانی ژێر بە هەمان شێوەیە بە هیچ شێوەیە دەرزی نایرێ لە باڵ کاتە فکری هاوڵاتیان کاڵێن باڵەکەی مەخۆ لە بەرەوەی دەرزی لێ درێت و پرۆتیناتی لێ ئەدرێت غەڵەتە باڵە بێگومان 100% غەڵەتە بە پێچوانەشەوە گەر بە ڕێژەی ئاسایی خۆی بخورێ باڵ ئیسفادێکی زۆر زۆر باشی ئەبێت باسی پێستی مریشکت کرد بەعام پەلەوەرەکان بەهای خۆراکیان بەرزە
و باشە بخورێ باش نێ بخورێ باشە بخورێ بەڵام بە ڕێژەی دیاریکراوی خۆی چونکە ئەگەر زۆر بخورێ ئەو چەوریانەی کە لە ناو پێستا هەیە کاریگەری خراپ لەسەر خۆمان دروست ئەکەنەوە. باشە دکتۆرە، بۆ ئەوەی ئێمە لە کاتی کڕینی پەلەوەرێکدا بزانین کە ئەو پەلەوەرە نەخۆشیەکی هەیە بیناسینەوە لەوانەیە ئەو کەسێک کە کڕین و فرۆشتنی پێوە کردووە نەیزانی بێت کە ئەم پەلەوەرە نەخۆشە. ئایا نیشانەیەک هەیە کە ئێمە بە چاو بیبینین و بزانین کە ئەم پەلەوەرە نەخۆشە و نەیکڕین؟ بەڵێ، زۆر کات قرخەیەکی کەمی ئەبێ یا پژمەیەکی ئەبێ یا هەنێک کات دەمکردنەوەی هەیە، هەنێک کات بە تەواوەتی باڵی شۆڕ کردوێتەوە ڕاستەخۆ هەستی پێکێکە کز و بێتاقەتە. ڕەنگە بۆ هاوڵاتیان کەمێ قورس بێ لە ڕێی ڕەنگی پاشەڕۆکێ و ئەمە جیا بکرێتەوە، بەڵام زیاتر ئێمە لەوەیانە شارەزایمان هەیە. بەس ڕاستەخۆ لە ڕێی بوونی قرخە یان پژمایە خۆ دەمکردنەوە و باڵی شۆڕ کرد بێتەوە 80 بۆ 90 تێتوانین بڵێن ئەم پەلەوەرە نەخۆشە. و یەک شتی تریش حەزم کرد لێرەوە ئاماژەی پێبام، کاتێک کە مریشک ئەکڕی لە دوکانێکی مریشک، زۆر هاوڵاتی هەیە حەزەکە ئەو مریشکە بچووک بێ، حەزی لە مریشکی گەورە نییە، چکە لە ڕووی بەهای خۆراکیشەوە گۆشتی مریشکێک کە بچووک بێ بەهاکەی زۆر زیاتر و زۆر باشترە بۆ مرۆڤ. زۆر کات مریشکی بنەقاعە لە دوکانی مریشک فرۆشەکانە ئەفرۆشرێت بەو مریشکێک کە ئێمە ئەڵێن ئەبێ بچووک بێ. ئەمەش چۆن جیایەکەیتەوە؟ زۆر کات کە ئەیبینی پەردەیەکی سپی لەسەر دڵی، لەسەر جگەری و لەسەر گورچیلەکانی دروست بووە. ئانی ئەم پەلەوەرە نەخۆش بووە، پەلەوەرێکی بچووک نییە بەو کەسە فرۆشراوە، بۆیە ئەبێ زۆر ئاگان لەوە بێ لەبەرەوەی بەهای خۆراکی زۆر کەم ئەکاتەوە. چامە تا سەری نەبڕی نازانیت وانە؟ بێگومان تا گۆشتەکەی نەبینی ئەو کاتە نابیندرێت. باشە ئەو کەوترێ بچووک بەڵێ ژێ حەزەکە مریشکەکە 4 کیلۆ 5 کیلۆ بێ، وایە. بەڵام کەوترێ بچووک لە ڕووی ستانداردەوە ئەوە بە زیندوی چەند کیلۆ زیاتر نەبێ بەهای خۆراکی زۆر باشە. کیلۆ و 800 نەگاتە 2 کیلۆ بە زینوی؟ بەڵێ، نەگاتە 2 کیلۆ. تامەکەشی زۆر خۆشترە و لە ڕووی ئیسفادە و ئیسفادێکی زۆر باشتریشی ئەبێت بۆ ماچکە مریشک کە ئەوەنە گەورە بوو زۆر نەخۆشەکەوێ کە زۆریش نەخۆشکێ بێگومان دەرمان زیاتر وەرەگرێ. ئەمەش هەمووی تەئسیری زیاتر لە گۆشتەکەی کاتەوە تامی گۆشتەکەی خۆش نابێ و پێکاتی لە شیشی هەمووی بێ بە ڕیشاڵ، واتە هیچ بەهایەکی خۆراکی لە کانزا و ڤیتامیناتەکان تیان نامێنێت. دەستخۆش بێت. زۆر سوپاس بۆ دکتۆرە چرپا عومەر، پزیشکی ڤەتەرنەری کەنووستەوەرە لەگەڵمانە. بەسپاس دەکەی دکتۆرە. سپاس بۆ ئێوەش. بەخێر بێ. سەلامت.